ئێرە کەلارە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من چاوان خورشید لە بەرنامەی سەکۆی گەنجان لەم بەرنمەیەدا هەڵ دەدەین باسی کێشە و گرفتەکانی گەنجام بکەین لە کەلار و لە گەرمیان ئێستا لەگەڵ ئەو هاوڕێیانم کە لەگەڵم بوون دەچینە ژوورەوە بۆ پێشکەشکردنی ئەو بەرنمەیە و ئەو کێش و گرفتانەی کەوا ڕوبەڕووی گەنجانی کەلار دەبێتەوە لە گەرمیان و لە کەلار تاوتێ دەکەین لەگەڵ هاوڕێیان. بەخێبێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئێرە کەلارە من هەڤاڵ کەماڵ قوتابی بەشی دەرمانسازیم لە ماوەی 2 ساڵدا توانیمانە لەگەڵ ستافەکەم 2600 کەس بخێنە سەرکار. دووبارە زۆر سپاس و بەخێربێن. ئێرە گەرمیانە بەخێربێن بۆ سەکۆی گەنجان من سەنا خەلیلم چالاکوانم لە بواری مافەکانی ئافرەتان هەڵ دەدەین لەم بەرنمەیە باس لە ئەو کێشە و گیر و گرفتانە بکەین کە ڕێگرن لە بەردەم کارکردنی گەنجاندا لە سنوورەکەماندا. دووبارە بەخێربێن. بەخێربێن بۆ ئیدارەی سەربەخۆی گەرمیان محەممەد هیدایەتم قوتابی کۆلێژی یاسام چالاکوانم لە بواری کۆمەڵگەی مەدەنیدا بۆ ئەوی وڵاتێکی جوانمان هەبێت بۆ ئەوی وڵاتێکی ڕازاوەمان هەبێت دەبێت گرنگی بە گەنجان بدەین و گەنجان داینەمون بۆ پێشخستنی کۆمەلگا. چۆن هاوڕێیان باشن دەموباستان بەخێر بێنەوە لەگەڵ گەرمای گەرمیانان چۆنن وەزحسان سەلامەت بی زۆر سپاس تەبیعی گەرمیان شتێکە سروشتیە هەموو وەرزێک لە وەرزی هاویندا گەرمای گەرمیان زۆر زیاترە لە شوێنەکانی تر لە ناوچەکانی تر ئێمەش ڕاتونە لەگەڵ ئەم گەرمایە بەڵام ئەوەیە دەبێت کەمێک تەعامل بکەین هەتاوەکو ئەم فەسڵە تی ئەپەڕێت. زۆر ڕاستە گەرمیان گەرمە عادەتەن بەڵام هینی بەرنمەکەمان وایە پێویستە پێشکەشکارێکی بۆ هەڵبژێرین من کاک محەممەدم پێ باشە ئایا ئێوە ڕاتان وایە کە کاک محەممەدکەینە پێشکەشکاری بەرنمەکەمان؟ بەڵێ پێمان باشە. زۆر سپاس بۆی بەڕێز سیوادانی کە بتوانین لەم ماوەیەدا بەرنمەیەکی جوان پێشکەش بکەین بەرنمەیەک پێشکەش بکەین کە باز لە وەزع و گوزەرانی گەنجان بکات ئایا ڕێژەی کار لە چ ئاستێکدایە و پاشان بینە سەر ئەو پرسیارە گرنگانە کە پەیوەندیاوە کری کار و پەیوەندی ها بە کاژمێری کار و دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم لە کاگەڤاڵ ئایا ڕێژەی کار لە گەرمیانە چ ئاستێکدایە؟ کاک محەممەدیان بە شێوەیەکی عام لە کوردستان و بە تایبەتی گەرمیانی خۆمان بێکاری هەیە ئەوە شتێکە واقعی ڕاستێگەی بەڵام بەو شێوازەش نییە کە بۆ ناخڵ بەس لەواکەن کەواڵێن بێکاریە و یعنی هیچ کارێکمان دەست ناکەوێت من ئێستا بۆ نمونە کام کاریان دەست ناکەوێت کاگەڤاڵ بۆ نمونە ئەو کاری کە خۆیان مەبەستیانە ئەڵێ بۆ نمونە ئێمە بەو کاتژمێرانە بۆنە کارمانەوێ لە کاتژمێری زیاتر نامانەوێت یان بۆ نمونە ئەم پارێکەمە ئەو پارەی بۆ ئێمە باشە خۆی کار لەسەر ئەو ستاندارە ینی دیاری ناکرێ بۆ نمونە ئێستا دوو کارگەی گەورە کە لە شاری کەلارن لەسەر ئاستی عێراق یەکەمن ینی دەرفەتی دەیان کاریان ڕەخساندووە بۆ هاوڵاتیانی گەرمیان بەعام و شوێنی وڵی هاتوچیان دابین کردووە ناخواردن لەسەر خۆیانە ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ دواسەکە بەڵام ڕۆبۆتیان پێویستەوان یان کارێکیان پێویستە کەسێکیان پێویستەکە بە گوێرەی یاسای عمل بێت بەپی یاسای هەر کارێک هەر خاوەنکارێک یاسایەک دانا بۆ کارمەندەگا ئەوان یاسای عامەیە کە لە پەرلەمانەوە دەرەچێت ناکرێت کۆمپانیایەک یاسایەک دابنا بە دڵی خۆی چۆن بێوێت لەسەر کرێکارەکە تەدبیق محەممەد بەگشتی لە هەرێمی کوردستانە زۆر ینی ڕەچاوی یاسا ناکرێت یاساگان پابند ینی جێبەجێ ناکرێت بەداخەوە بەڵام ئەوە قیاس بکەین لەسەرەوەی کە ئێمەش نایاسایی بکەین نا بۆ شێوازە نیە بەڵام بە ینی فکرە گشتێگە بۆ شێوازە وەرگیراوە هەوڵاتیان ینی بۆنە لە شاری کەلار من وەکو خودی خۆم چەناڵێکی هەلی کارمەیە کە لە تیلیگرامەوە بە شێوکی ئۆنلاین و ستافی خۆشمەیە دەیان تا هەلی کار ڕابگەین کاک هەڤاڵ منۆکو خودی خۆم تقریبا ماوەی 2 ساڵە بە شێوەیەکی خۆبەخشی هەلی کارم ڕخساندووە بۆ هاوڵاتیان ئەوانەی کەوا بێکارن لە سنووری گەرمیانە بە تایبەتیان لە بەگشتی بۆ هەموو کوردستان بەڵام بە ماتیقەی گەرمیان بڵێ بە تایبەتی دەست خۆش بەڕاستی کوردستان پێویستی بەگەنجی وەکو جەنابەت هەیە ئەو کاتەکە کە دیاری ئەکرێت بۆ ئەو کارمەندە یاخود بۆ ئەو کرێکارە لە 6 سعاتە یاوەکو لە 6 سعات بەسەرەوەیە 8 سعاتە 12 سعاتە ئێمە پێویستمان بەوەیە کاتەکە دیاری بکرێت بزانم کاتەکە کەمە یان زۆرە بە گوێرەی ئیشکردنەکەیە بە گوێرەی موچەکەیە یاخود کاتێکیان دیاری کردە و بەبێ هیچ بڕاپارەیەک و پاداشتێک بەس تەنها 300,000 یاخود 350,000 بێت بڵێ هەر کارێک بڕی موچە و کاتی خۆی
ئەوە جیایە من ئێستا وەکو خودی خۆم ئالای دەرەجەی موچە چەنە مامۆستا بێزەکە؟ ئالای دەرەجەی ینی بۆ منتیقی گەرمان بڵێ 450 بۆ 500 بە شێوکی گشتی ئەمە بۆ عادەتەن بۆ هەشت کاتژمێر 300 250 بۆ 300 بۆ 10 ساعات 400 ترین موچەکە دیاری کرابێ 350 چۆن 250 دێت بە کەسێکە هەشت کاتژمێر کات کات هەر بە گوێرەی یاسای ژەمە یاسایی کردوەکە ئەو خاوەنکارە لەسەر ئەو ستاندارە دیاری کردووەکەوە بۆ منە کاتژمێری کارکردنی کەمە بۆ منە 4 کاتژمێرە بۆیە 200 دەیان 250 بەڵام چووە قاڵبی 8 ساعاتۆ ئەوە موچەکە لە 300 و بەرەو سەرتر ئەو کەسانەی کە کار دەکەن بە تایبەت لە ڕێگە زیینە لە کۆمپانیەکانە لە شەریکەکانە تا چەند تووشی بارودۆخیەکانەکەن حراجیان بکەن یعنی بیان خەنە بارودۆخێکەوە کە لەگەڵ دابوونەریت و عرف و عادەتی و ئافرەتەتان نەگونجێت. بەڵێ مامۆستا ئێمە لێرە ئافرەتمان هەیە کار ئەکات کارکردنەکەیشی بە شێوەیەکی ئازادانەیە کە سنوورێکی هەیە ئیش بکات کە لێرە سیر ئەەکەیت ئیشکردنەکە دەرونیەک کێشەیەک دەرونیەک لەسەر دەرونی دروست ئەکات ئەم دەرونیە چییە کە سیر ئەەکەی بەڕێوبەر کۆمپانیاکە یاخود کارگەکە بە شێوەیەک تەعامل ئەکات ئەم کەسە واز بێرێ لە ئیشەکە یەکەمیان ئەزمموی پسپۆڕی زیرەکی چالاکی شەهادەی ئەم شتانەی لە بەرچاو ناگیرێت کە دەرونیان ئەمانە ئینسانەکە تۆ پێ دوای شادە لە پێشاو ناگیرێت ئەمانە تەقدیمی کارێکەکەی لەو کاتا پێتەڵێ ئایا تۆ پێشینەی کارت هەیە ئەیکە من تازت خڕوجی بەشەکەی خۆم یاخود کە بەشتێکم تەواو کردووە کە لە شوێنێکی ئیشنەکەم لەکە پێشینەی کار مامۆستا تەجروبەش گرنگە بۆ تەجروبە گرنگە بەڵام من زانیاریت لەسەر بەشەکەی خۆت هەیە بەڵام تۆ بڕۆی لە بەشەکەی خۆت کار بکەی مامۆستا نا ئێستا تۆ کە بەسیترین شت کە لای خۆمان دوکانی جلوبەرگە کافەیە مارکێتە شوێنەکانی ترە ئەوە ئەڵێ پێشینەی کارت هەیە دەمێت کەس لە شوێنەکان یعنی تۆ لە دوکانێک ئیش بکەی چ پێویست ئەکا زمانی ئینگلیزی زمانی فارسی زمانی عەربی بزانیت چۆن پێویست ناکە مامۆستا ئەم وڵاتی خۆمانە پڕی بووە لە ئەمە دوکانێکە ئەم دوکانە یعنی لەوا چێت ئافرەتەکە هەر خوێندەواریش نەبێت بەس حەز بکە ئیشێک سەربەخۆی خۆی هەبێت خاوەن ئابوووریەک و داهاتێک خۆی بێت ناکرێت تو ئەم هەموو شتە بخەیتە بەردەسی ئافرەتەکە بێ ئومێ دەبێت و دووبارە ئەگەڕێتەوە لەگەڵ تا مامۆستا بەڵام با ئەوەش لە بەرچاو بگرین خاوەن کارەکانیش کە کارێک ئەدەن بە کەسێک لەسەر کۆمەڵێک پلە و کۆمەڵێک لەسەر بنەمایە بەڵام من کەسێک کە بڵێ هیچ شهادەیەکی نییە بەڵام زیرەکە لێ هاتووە توانای پەڕۆپێشتنی ئەو ئیشەی هەیە یعنی گوناحە لەبەر پێشینەی کاریا خود لە بەڵ شتێک ئەو کەسە بخەیتە لاوە یعنی لە تووشی دوڵی بکە ڕێک وەری نەگریت تۆ وەریگرا پێی بڵێجەکانی من وایە بەو شێوازە و بەو شێوازەیە یعنی لەوانەیە کەسەکە زۆر کەسێکی پێشکەوتی لێ دەرچێت بەڵێ من زۆر ڕۆیشتم وەکو خۆم کە ڕۆیشتم تەقدیمی کارێکم کردووە کە سیڤیم بردۆ بۆ شوێنێ پێشا چەند مەرجێکی بۆ باشە مەرجەکانی چی بوو مەرجەکانی وەیە کە تۆ دەبێ خروجی پەیمانگایە خوزان کۆبیت دەبێ زمانی عەربی بزانی ئینگلیزی بزانی زۆربەی شوێنەکان ئایا زمانی فارسی ئەزانی بەڵام ڕەنگە توانای من زۆر لەوە زۆرتر بێت زۆر لەوە زیاتر بەڵام زیاتی کێشەیەکی زۆر سەرەکیە بۆ گەنجان لە گەرمیانە ئەو کێشەیە هەیە ئەوە کێشەیەکی زەقا کێشەیەکی باوە زۆربەی بەپرسیارە بێمە لای جەنابەت ئافرەتان تا چەند لە گەرمیانە دەرفەتی کاریان بۆ ڕەخساوە بەڕاستی ئەوە ئەو بارودۆخە بۆ هەمووان ناهەموارە ڕاستی بە تایبەت گەنج یاخود ئافرەتێکە کە گەنجە یاخود تازە زەواجی کردو یاخود تەڵەبەی پەیمانگایە کە ئەو داهاتە ئەو موچەوەر ئەگرێت بەشی بژێوی نە سەرفیات پەیمانگاکەی ئەکات نەخۆشی گەنجانی خۆشمان توانای کارکردنیان نییە بەو شێوەیە با من جا بۆ پرسیارە بدەمەوە لە ڕاستە خۆی بەو شێوازەش نییە هەرچەنێ بۆ نمونە ینی نادادیەگەیە لە خاوەنکارۆ و بێکاری شەیە ئەمە شتێکی حاشە هەڵنەگرە بەڵام بەو شێوازەش نییە ئێستا منۆکو خودی خۆم ینی دەیان هەلی کار لە بەردەستمایە ڕەخساندومە من بۆ نمونە کۆنتاکتم هەیە کۆنتاکتم لەگەڵ زۆربەی خاوەنکارەکانی شاری کەلار و منتیقەکانی تر کە کارێکم بۆ نێرن من وەکو شێگی تایتڵ دای ڕژمە و پێشکەشی و کەسانێکم کەوا بێکارن لە چەناڵی هەلیکارەکەم کە لە تیلیگرامەوەیە هەزارەها کەسی تایە توانیمە خزمەتێکی باشکەم بە شوێکی خۆبەخش دەست خۆش بێ لەش ستاغ بێ بەڕاستی کوردستان پێویستی بە گەنجی هاوشەوی تۆ هەیە بۆ ڕەخساندنی دەرفەتی کار بۆ چینی گەنجان بۆ قوتابیان بۆ ئەوانەی کە بە تەمای کارکردن من
بە ناوی خۆم و بەرنامەکەشمەوە دەستخۆشیم لە جەناب زۆر سپاس. هیوام سەرکەوتنتە زۆر سپاس. ئەی ئەو کەسانی کە کار دەکەن یعنی تموحان چیە تموحانەوەی تەنها داهاتێکیان دەستکەوت یان ئەوەیە کە بەتەمای فێربوونن لەو کارە هەنێک ئامادەن بە شێوەیەکی خۆبەخشکار بکەن بۆی ئەزمونێ ینی دروست بکەن بۆی دواتر لە ئەو ئیشە وەربگیرێن ئەمە ینی پاڵپشتێکی باشە بۆ خۆیان بەڵام هەنێک کەسێ بۆ نەڕۆحێتی ئەوەی تیانێکەوە بەشەی خۆبەخشی کار بکە بۆ ماوەی مانگێکیش بابێ مەلای چاوانخانش دەمەوێت پرسیارێکی لێ بکەم پرسیارە کراوە ئایا گەنجانی وڵاتەکەمان لە چ ئاستەکان ئایا تموحی کارکردنیانێ یان دەیانوێت بەردەوام لە ماڵا بن بە شێوەیەکە تاوەکو دوانزە بخەون و لە دوای گەنجەکانمان توانای کارکردنی باشیانەیە بەڵام پێویستیان بەوەیە کە کەسێک دەستیان بگرێت کە کەسێک ڕێچکەی ئیشکردنیان پێشاندایسە گەنجێکی وەکو تۆ لە شوێنێکە ئیشەکە مانگی کە 300,000 هەیە زۆربەی گەنجەکانمان هۆکاری ئەو داهاتەیە کە ئیش ناکە دەگەڕێتەوە سەرەوە بەڵام گەنجی زیرەکمانەیە گەنجی بەتوانامانەیە گەنجی لێ هاتوشمانێ و یعنی گەنج لە زۆربەی حاڵەتە لە زۆربەی شوێنەکانە لە زۆربەی ڕێکخراوەکانە لە زۆربەی شوێنە گشتەکانە گەنجمان هەیە خۆبەخشانە ئیشەکان چەندەها مانگ و چەندەها ساڵیش بەڵام هەر لەو ئیشی خۆیان سارد نەبوونەتەوە بەردەوام لە ئیشکردنی خۆیان ئەمەوە ناکات کە خاوەن کارەکە بخاتە بارودۆخێکەوە کە بەردەوام کاری پێ بکات و داهاتێکی بۆ دابینەکە خۆی ئەمە گرفتیشە تۆ بە خۆبەخشی کار بکەیت بەردەوام خاوەن کارەکە پێی خۆشە زیاتر خۆبەخشی هەبێت لەگەڵتان بەڵام بۆ خۆی خراپ ئەو کەسی کە بەردەوام بە خۆبەخشی کارەکات بۆ ئەوە خراپ نییە کە خۆبەخشە ئەو ئەزمون وەرئەگرێت تو هەتا ڕۆژانەکەی خۆت ئەبێتە ئەزمون بۆت تو ئەگەر بێت و خڕیجی زانکۆ بیت و هەر ئەوەنە کە شەهادەگەت وەرگرت و بچیتە ماڵدا بنیشی نە خۆبەخشیەک بکەیت نە سەردان شوێنێ بگەین نە بچیتە سنتەرێک ئەو دوایی کەسێکی داخرا و بیت و توانای ئیشکردنت کەم ئەبێتەوە گەنجانی گەرمیان لە چی هەستەکان بۆ کارکردن تواناو تموح و زیرەکیان لە چ هەستەکای لە ئاسیان بەرزە لە ڕووی کارکردنەوە بەڵام ینی هەنێگەیە بۆ نمونە بە کار قایل نابێ بۆ لەباری موچەوە یان کاتژمێری کارکردنەوە من وەکو خودی خۆم ئێستا هەروکو وتم پێشوتریش کە گەنج زۆر زۆرە کاگەفا قسەکەیان زۆرە بەڵام بێ ئیشی شەیە ینی بێ ئیشی شەیە کە بە هیچ کارێک قایل نابێ نایکات ئەوە کێشەکەی ینی زۆر وڵاتێکدا ئەوەیە بەڵام بوونی گەنجانمان کە ئیش ناکات و لەسەر ئیشەکەی بەردەوام نییە هۆکارەکەی ئەوە کاتەکانی زۆر و داهاتەکەی گەنجێک لە 8 سعات بۆ 12 سعات ئیشەکە ئایا بۆ بڕەپارەی کە بۆی دابین کراوە پێی رازی نییە ئەڵێ لە ماڵەوە دانیشم زۆر لەوە باشترە کاتی خۆم پێسەر کە زەناسم کاتژمێری کارکردنی 14 ساعتە بە موچەیە کە مانگی 350,000 بە هەمان شێوە گەنج ئەناسم لە کۆمپانیایەکەوەکو ڕۆبەت بەکاری دێنن بە هەمان شێوە نەبیمەی کۆمەڵایەتی هەیە ئەم گەنجەکە دێت کار دەکات بەڵام ئەم بیمەیە بە هیچ شێوەیەک دابی نەکراوە بۆ ئەو کریەکارە خۆی هەموو ئەمانە گرفتن بەڵام ئایا چۆن چارەسەری ئەم گرفتانە بکەین خۆی ئەمە پرسیارەکەیە چارەسەرکردنی ئەم گرفتانە دەکرێت چی پێوەرێک بگرێتە بەر کاگە چارەسەرکردنەکانەوەیە خۆی لایانی حکومی ئەمە ینی زیاتر لای ئەوە لە کەرتی تایبەتە هەنێ جارێ لە کەرتی تایبەتە هەنێ خاوەنکاری زوڵم لە کارمەندەکان بکەنیان بۆ شێوازنە بێت کە بەدڵی کارمەندەگا بێت ئەوە زیاتر کێشەگە ینی لایانی حکومی زیاتر بەرپرسیارە لەوەی کەوە ئەو کێشەیە ڕوو بدە زۆر ڕاستەکات محەممەد ئێستا تۆ لە شوێنێکی ئەهلیە کە ئیش ئەەکەی چەنەها ساڵ ئیش بکە هیچ سوودێکی نییە بۆ تۆ خزمەتێک نە لە ڕۆیشت ئەگەر بیمەکە دابین بکرای زۆر باشە زۆر باش ئەگەر بیمە دابین بکرێ بۆ کەسێک کە کارەکە ئەمەوە کەسەکەیش لێرە گەنجان ئەتوانن بەر لەوەی کە بچنە کردە تایبەتیەکان ئیش بکەن ئەتوانن سەردان سندیکا بکەن و لەوێنە فۆرمێک پڕ بکەنەوە بە ناوی ئیشکردنەوە کە تو لەو سندیکا فۆرمەکەت پڕ کردەوە سبەی دوو سبەی لەو کارگە کە وازە لە هاوردیان خوا نەخواست کێشەیەک بۆ هات لە پێشیا خود مافەکەت خورا تۆ توانی لە ڕێگەی سندیکاوە مافەکەت بۆ بگەڕێتەوە ئەچیتە سندیکا سکاڵایەکەکەی سندیکاش بە گوێرەی پێویست مافەکەت بۆ ئەگەڕێنێتەوە گەنجەکان من ئەو شتە هۆشیارین لەو شتەیە باش ئەوە هۆشیاری ئەوەی کە کاری هۆشیار نییە بۆ گەنجان و کە توانای ئەویانێ هۆشیار نییە لەو شتەیە بەڵام زۆربەی کاتیش ئەگەڕێتەوە کە هۆکارەکەی ئەوەیە کە گەنجەکانمان شتێکی وایە گەنج لە بارودۆخێکایە بە تایبەت لە سنووری گەرمیانە ئەوەیە کە ژیانی تەواو لە کولەمەرگیدایە دەڵێ کاکە من مانگی 350,000 پێ بدرێ بەس لە ماڵان نەبم ئەمە وای کردووە کە لە گەنج بەو موچەکەمەشە ڕازی بێت ئێستا ئەگەر ئێمە قیاسی بکەین لەسەر سلەیمانیا خۆ گەنجی گەرمیان قیاس بکەین لەسەر هەولێر بەو شێوەیە کە ماگانە 800,000 وەرەگرن داهاتێ باشیان بۆ ئاڕاستێ بەڵام تقریبان کاک محەممەد لە ئاستێکی باشە توانین بڵێن لە ئاستێکی باشە هەلی کار هەیە هەروکو کە پێشتر وتم بەڵام زیاتر
ینی خەڵکی خۆی تۆزی خەڵکی خۆشمان ینی ئەویان تیانی ینی بۆ نمونە توانای کارکردنیان ئەویشیانە نییە ڕاستەگەی بۆیە زیاتر چۆن توانای کارکردنی کاگەباڵ تۆ دەتەوێت وەکو ڕۆبۆتێک بەکاری بێنی چی ئەڵێ مامۆستا با من پرسیاری لە کاک محەممەد بەڵێ. ئایا کاک محەممەد تۆ پێت وایە زانکۆ و پەیمانگاکانمان ئەو شێوازن کە کەسەکان کە تەخەڕوجکە توانە ئیشکردیان بێت بەو شێوازە پەروەردە ئەکرێن لەوێ کە یەکسەر ڕاستە خۆ بتوانێت ئیش و داهاتی خۆیە بێت کێشێکی گەورەی زانکۆکانە لەم کاتە ڕێژەی تەخەڕوژمان زۆر زۆرە بەڵام ئەوەیە کە ئەم گەنجانە ئەم قوتابیانە کە خلاصی دەکەن کۆتایی بەداوامەکەیان دەێنن شتێکیان پێێنێ ئیبداعەکان پێێنە نە لە بوارەکەی خۆیانە نە لە بوارێکی ترا ئێستا بۆ نمونە هەر یەکێک لێمە کە دانیشتن خەریجی بەشێکن بەڵام بەداخەوە ئەمە ئەمە شتێکمان پێێنێ کە پێشکەشی ئەم وڵاتی بکەین پێشکەشی گەلەکەمانی بکەین لەو نمونانەی ینی کەسەیە بۆنە دەرچووی خەرجی کۆمپیوتەرە بەڵام کە تەواوەکە هیچ نازانێت ناتوانێت ئەکسڵێ وەردێ بەکار بێنێ ئەمە خۆی بە خۆی کێشەیە کارەکەی ئەوەیە کە ناتوانێت بەکاری بێنێ ئەو شوێنەی کە تەواوی ئەکات ئەو شتە پێویستی لە بەردەستانیە کە خۆی لێ فێر بێ کە توانای ئەوەی هەبێ ئایا لە زانکۆکان یاخود لە پەیمانگەکانی کێشەی زانکۆکان و لەگەڵ ڕێزم بۆ مامۆساکانیش تەڵەبەکانمان ئەبێت لە ئامادەییوە لە یانزەی ئامادەییوە ئەم تەڵەبە ئامادە بکرێت یعنی ئامادە بکرێت وجودێکی بێت کە توانای پەیمانگا و کولیەی بێت کە تو ئیساتە تەلەبەمان هەیە خڕیج کولیەیە مامۆسایە ناتوانێت کۆڕ و سیمینارێک پێشکەش ئەمەش خەلەل لە مامۆساکانمان طبعا خەلەل لە پەروەردە و مامۆساکانە خۆی بەتایبەت پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بەسیاری یەکەمن لە پێگەیاندنی گەنجاندا تەکنەلۆژیادا مامۆستا بەتایبەتی لە سەردەمی تەکنەلۆژیادا تو بگەڕێەوە بۆ ساڵەکان 2010 و 2007 2006 سیر تەڵەبەی ئەو کاتە بکە و سیر تەڵەبەی ئەم سەردەمە بکە ئێمە تەڵەبەمان بووە مامۆستا تەڵەبەمان بووە پۆلی دوانزەی ئامادەیی بووە بەقەت مامۆستایەکی ئێستا بەقەت مامۆستایەکی ئێستا توانای دەربڕینی بووە توانای ئەوە بۆ کۆڕ و سیمینار پێشکەش پێت وایە گەنجەکانمان خەمساردن لەوەی ئایا خۆیان بە دوای ئیش و کاردا ناگەڕێن یاخود ئیش و کار لە وڵاتەکەی ئێمە لە شوێنەکەی ئێمەیانە لە قەزاکەی ئەمەیانە بۆ گەنجان کارکردن هەیە لە شوێنەکەی ئێمە لە سنوورەکەمانە بەڵام کردنەکەی چێکەڵەنجانمان زۆربەی بێکار لە ماڵەکەیان چارەسەریشمانێ بوو مەسەلە چۆن ئەکرێت ئێمە بتوانین بەتایبەت لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە دەرفەتی کار زیاتر بڕەخسێنە لە ڕێگەی کۆمپانیا ئاهلیەکانەوە کە هەتاوەکو زیاتر هاوکاری کۆمپانیا ئاهلیەکان بکات هەتاوەکو زیاتر بە شێوەی گیارمەتی دەریان بێت کاراسانیان بۆ بکات ئەمە ژوا دەکات کە کۆمپانیەکان زیاتر دەرفەتی کار بڕەخسێنن بۆ گەنجەکان بەڵام بە شێوەیەک پێویستە حکوومەت چاودێرێکی باشی لایەنی پەیوەندیدار بێت کە کۆمپانیەکان ئەگەر چاودێریانەکە دڵنیا بن کە کۆمپانیەکانیش بە شێوەیەک ئەمە قۆزنەوە کە کریەکار وەک ڕۆبۆتێک بەکاردێنن بۆ شێوەیە چۆن مامۆستا کاتژمێری کارکردن 8 ساعتە ئەمە کات بە 14 ساعتی من نمونەم لە بەردەستایە و پاشان ئێمە نمونەی زیندومان هەیە کاتێکە ئەم کەسە ئەم کچە یان ئەم گەنجە ئەچێتە کۆمپانیاکەم کە عقدێکی وەلا ئەکات سەرەتای عقدەکە فۆڕمێکی پێدا سیر ئەەکەی 6 ساعت نووسراوە دوای مدەتێک 6 ساعتەکە ئەکاتە 8 ساعت بەڵێ نمونەی زیندومان هەیە ئێمە سێمانگ ڕاپرسێکمان کردووە لەسەر هەلی کار گەنجان لە سنووری گەرمیاندا ئێمە نمونونەکانمان هەمووی زیندون 6 ساعتیان کردوێتە 8 ساعت هەشتەکەیان کردوێتە دا لە کۆتایە کراوەتە 12 ساعت خاوەنکارەکانە بەرامبەر بە بەرامبەر موچەیەکی کەم زۆرە زۆرە یعنم کەسەکە وای لێ تێ واز بێرێ لە کارکردنەکە واد لێ ئەکە ڕێژەی کارکردنەکە بەرز بێتەوە ئەم واستێرێ ئەو واستێرە توجاروا هەیە لە کۆمپانیایەکە یاخود لە کارگەیەکە لە یەک کەس تاوەکو 10 کەس لە ڕۆژەکە واستێرێ لە ئیشکردنەکەی سەبەبەکەی ئەوەیە کاتەکەیان زۆرە موچەکەیان کەمە کاگە باڵتۆک و کەسێکی چالاکوان لە بوارەکە کار ئەەکەی ئایا ئەم دەرفەتی کارەکە ڕەخساندوتە کۆمپانیەکان شەریکەکان هاوکاریان کردیت بە شێوەیە کە بۆ نمونە دەرفەتی کارت بۆ بلێرن بڵێن کاکەمە پێویستمان بە دەکرێکارە بڵێ من کاک محەممەد لەگەڵ زۆربەی خاوەنکارەکان ئەوانەی کە کارگەن کۆمپانیان مارکێتن بۆ نەکافتریان ئەوەی ڕێست و کافەیە ئەو شوێنانی کەوا پێویستیان بە کارمەندە و هەلی کاریان ینی ئەوێت بۆ منی ئەنێرن ڕاستەکەی زۆربیان بۆ منێنێرن و
ئەڵێ کاکە بۆ شوازمەوان پۆست بکە و ئێمەش کارمەندی ئاو مانگەرەکە ئەمە ئەرکەگەیەتی ئەمەش مافەگەیەتی کابرا لە سەرەتاوە بۆی دیاری ئەەکە لەسەر چی بنەمایە کارمەندە لە بژێری ئەو کۆمپانیا لەسەر بۆ نمونە کەسێکەکە بۆ ناو لەسەر بنەمای جیاوازی ڕەگەزی نێرومیە کە خۆی ئەمە خەلەلێکی گەورەیە لە هەنی کۆمپانیەکان ئیشەیە ڕەگەزی مێ پێویستە هەنی ئیشەیە ڕەگەزی نێری پێویستە خۆم زۆر بەرنامە ئەبینم سیر دەکەم متابعاکەم ئەبینم کە هەتاوەکو احترامەن بۆ ڕەگەزی مێت بەڵام بە شێوەیە هەتاوەکو ئافرەتەکە وەستا بێ کار بوو کەسێکی کوڕێک کەسێک کە بتوانێت ئیشکات نادابی ناکات بڵێ ئەو خاڵە هەیە بەڵام وەکو خاڵێکیش بۆ قسەگانی سەناخان وتی سەرەتا تۆ بانگەکە بە 6 کاتژمێر بەڵام کە ئەڕاتە دواتر کە وەرەگیری ئەبێتە 8 ساعات و 10 ساعات و بۆ شێوازە بەڵام خودی خۆی وانە ینی فەهمەگە لەوەی با هەڵەت تێگەشت بووی تۆ هەموو ئیشێک کە دیارەکرێ موچەی ینی کاژمێری بنەڕەتی کە دیارەکرێ 6 ساعتە یان 8 ساعتە بەرامبەر بە موچە ما باقی هەر کاژمێرە زیاد بکە ئەوە ئەبێتە ئیزافی سەناخانۆک وەڵامدانەی بۆ قسانێتەوە کە ئەڵێ بۆ نمونە بۆچی کە کارمەندە سەرەتا وەرەگرێ 6 کاژمێریان 8 کاژمێر بەڵام کە وەرگیە لە ئیشەکە ئەبێ بە 10 کاژمێر و زیاتریش بەڵام خۆی فەهمی قسەگان وانە ئیشەکە وانە هەر کارمەندێکە وەرەگیرێ لە ئەو کردی تایبەتانە بۆ دیاریکرا بە تایبەتی ئەوانەی کە کارگەن 8 کاژمێریان بۆ دیاری ئەکرێ ئەوەیە کە ئایا کەسێک کار دەکات کارەکان کاتەکەیان زیاد ئەکرێت کە ئەزافیان بۆ ئەکرێت موچەیان بۆ زیاد ئەکرێت بڵێ بەرامبەر بە هەر کاژمێرێک بڕی پارەی خۆیان وەرگن ئەوە نیە بڵێ کاتیان بۆ زیاد بێت و لەسەر ئەو ماندووبوون و هیلاکێتی کە گەنجەکە ئەیکێشێت بڵێ زۆر جار سعاتێکی شەکەی بە 1000 دینار بەرەو کۆتایی بەرنامەکە ڕێندەمەوێت پرسیارێکی کراوە لە هەمووتان بکەم ئایا چی بکرێت تاوکو گەنجانمان بخرێنە سەرکار ڕێگە چارە چییە؟ هەر یەکەو لە لای خۆتانەوە ڕێگە چارەیەک بڵێن بە شێوەیە کە بتوانین سوود ببینین لایانی پەیوەندیدار ئاگادار بێت لە ڕێی ئێمە لە قسەکانی ئێمە چ بکرێت بۆ ئەوی بتوانێت گەنجەکانمان لە سەرکاری خۆیان بن وڵا کاک مەحەمەد بۆ ئەم منتیقی خۆمان ئەم دەڤەرە بەتابەتی باسەکەم ئەبێ لایانی حکومی ینی ئاوڕێکی جدی بداتەوە لە بەتابەتی منتیقی گەرمیان و کەلار بەتابەتی چکە کەلار خۆی سامانێکی زۆریە دەوڵەمەندە نەوتی لێە گازی لێە دووسێ مەرزی لێە ینی بەڕاستی بێ لە جێگەی ئومێدی خەڵک بێ و ئەبێ ئێستا دەیان هەلی کار بڕەخسەنرایە بەڵام بەداخەوە بەو شێوازە نەبووکەوە خەڵک چاوەڕێ بکە چیە؟ پێویستە حکوومەت وەکو پێویست ئاوڕێک بداتەوە لە گەرمیان بە تایبەتی ئێستا کە تەڵەبەیەکی زۆرمان خڕیجی کردووە هەمووی بێکارن ناتوانن لە پسپۆڕێکی خۆیان ئیش بکەن کە ئەچنە کارگە و کۆمپانیاکان وەکو پێویست کاریان پێ نادرێت و هیوادارم ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکدا حکوومەت ئاوڕێکیان لێ بداتەوە. مامۆستا چاوان ڕێی تۆ و کۆتاوە بە هەمان شێوە ئەڵێم حکوومەت چەند شوێنێک بۆ گەنجان ئایا شوێنی ئەهلی بێت یاخود لە حکومی کاریان بۆ دابنات یا گەنجی زیرەکمانەیە بەتوانامانەیە لە پرۆژەکانە پرۆژەی وامانەیە پێویستی بە گەنجی بەهرەمەند و بەتوانە هەیە گەنجی وامانەیە زۆر بەهرەمەند و زۆر بەتوانایە لە ئایا بواری خۆی بە یاخود بوارێکی جیاواز ئەگەر پرۆژەیەک یاخود داهاتێک بخرێتە بەردەم ئەو گەنجە ئەو کاتە ئەو گەنجە ئەتوانێت بە شێوەیەکی زۆر جوان بە شێوەیەکی زۆر زیرەکانە بە شێوەیەکی زۆر ئەو پرۆژەیە یاخود ئەو کارێکە ئەخرێتە بەردەستی بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێکوپێک و استراتیژی ئەو کارە بواتە پێشەوە هەلی کار بۆ خۆی و بۆ چەنەها کەسی تریش لە شارە و لە ناوچەکەی خۆیان دابین بکات. دەستان خۆش بۆ ئامادەبوونتان هیوادارین توانی بێتمان سوودێکمان گەیاند بێت و هیوادارین لە سەکۆی گەنجانەوە بە شێوەیە پەیامەکەمان گەیشت بێت بەلایەنی پەیوەندیدار بوو ئەوەی بەدەم گەنجانی وڵاتەکەمانەوە بێن کە لە ژیانێکی ئەوەدا دەژین کە بە شێوەیەک لە ناڕەحەتی و کولە مەرگیدان هیوادارم ئێمە توانی بێتمان پەیامی گەنجانمان گەیاند بێت بەلایەنی پەیوەندیدار.